بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وەفدێکی حکوومەتی هەرێم ئەمڕۆ سەردانی بەغدادی کردو لەگەڵ دیوانی چاودێری دارایی کۆبەوە بەپێی لێدوانی ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران داهات و خەرجیە هەروە ژماری ڕاستەقینەی فەرمانبەرانیان پێشکەش بە دیوانی چاودێری دارایی کردووە. دوای سەردانی شاندەکەش لە نوێترین لێدوانیدا عەلی عەلاوی وەزیری دارایی عێراق باسی لەوە کردووە دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی داهاتی نەوتێرێم نایاسایی و هیچ پارەیەک بۆ هەرێمی کوردستان نانێرن. ئاماژەشی بۆ کردووە پرۆژه ئاسایشی خۆراک ئێستا لە پەرلەمانی عێراقا هیچ پشتێکی هەرێمی کوردستانی تێدا نیە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر سەردانی شاندی هەرێمی کوردستان بۆ بەغدا و ئایندەی پەیوەندیەکانی هەرێمی و بەغدا لە ڕووی نەوت و داراییەوە دەکەین بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر ئارام قادر کۆکۆیی پسپۆڕی ئابووری لە سودۆی سەرکی هەروە لە بەغدا و مامۆستا دارا سێکانیانی ئەندامی پەرلەمانی عێراق. سوپاسی ئامادەبوونتان دەکەین دکتۆرێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دەمەوێسترنجی بەڕێز بزانم لەبارەی سەردانی شاندەکە شاندی حکوومەتی هەرێم لەگەڵ دیوانی چاودێری دارایی عێراق کۆ ببنەوە هەرچەندە شاندەکە لەسەر ئاستێکی زۆر فەرمینە بوو بڵین بەرز وەکو سەرۆکی حکوومەت و جێگرەکەی سەرنجی بەڕێزت چی بوو هیچ پێ دوای ئەنجامێکی هەبێت؟ پێشکی زۆر سپاسدانەکەمداریتان ئەوەی کە ئەمڕۆ وەفدێکی حکوومەتی هەرێم ڕووی لە بەغدا کردبوو دیارە وەکو بەڕێستان ئاماژەتان پێدام وەفدا ئاستێکی باڵا نەبوو بێچێت تەنها بۆ ئەوە ڕۆژ بن کە بیر بۆچوونی حکوومەتی بەغداد بزانن سەبارەت بە ئەو کاردانەوانەی بڕیارەکەی دادگای فیدراڵی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەفدەکە و حکوومەتی هەرێم گەیشتونەتەوە قەناعەتەی کە بەڵێ بڕیارەکانی دادگای فیدراڵی قابلیتانە نییە لەبەرەوە دەیانەوێت بە ڕێگایەکی تر لە ڕێگەی قەناعەت پێکردنی حکوومەتی عێراقەوە حکوومەتی کاربەڕێکەری عێراقەوە ئیجباریان کەن بەوەی کە ماگانە 200 ملیۆنەکە 200 ملیارەکە دەستەبەرکەن تا ئەو کاتی کە بودجەی ساڵی 2022 حکوومەتی عێراقی دەنێرێت پەرلەمان و بڕیاری لەسەر دەدرێت. باشە بەس ئەو لێدوانەی وەزیری دارایی کە کەمێک پێش ئێستا داوێتی دەڵێت بڕپارەیەک بۆ هەرێم نانێرن دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەم حکوومەتی کە ئێستا هەیە لە عێراق حکوومەتی کاربەڕێکەرە دوای بڕیارەکەیش هیچ مولزەم نییە بەوەی کە بەشە بودجەی هەرێمی کوردستان بنێرێ ئەو ڕێکەوتنێکی کراوە بە کە 200 ملیار دینارە ڕێکەوتنێکی سیاسیە لە سەدا 12 بەشە بودجەی هەرێمی کوردستان نییە ئەمە یەک دووەمیشان هێشتا لە عێراق یاسای بودجەی ساڵی 2022 جێبەجێ نەکراوە هێشتا نازانین پشکی هەرێمی کوردستان چەنە ئەوەی کە هەیە ئەم نردنیەم 200 ملیار دینارە کە ماگانە دەنێرێ بۆ هەرێم یاخود دەنێرێ یاخود نانێرێت دایمە جێگەی باسە ئەمە زیاتر ئیتفاقێکی سیاسیە کە لەگەڵ حکوومەتی عێراقدا کراوە و حکوومەتی عێراق لەسەر ئەو ئیتفاق سیاسی ئەم بەشە بودجەیە بۆ هەرێمی کوردستان دەنێرێت. باشە بەس پێ دوای وەفدەکەی ئەمڕۆ کە پێکات بوو لە خاڵی شوانی وەزیری هەرێم بۆ کاروباری دانوستان مێت سەباح و عەبدولحەکیم خەسرە و هەروە بڵین سەرۆکی دیوانی چاودێری دارایی هەرێمیش بوو هیچ ئەنجامێکی پێچی هەبوو بێ بەو پێی کە هیچ لێدوانێکی فەرمیان نەبوو لەسەر کۆبوونەوەکانیان تەسەور ناکەم هیچ گەیشتنە هیچ قەراری کۆنکرێتی یاخود هیچ ڕێکەوتنی کۆنکرێتی لەگەڵ حکوومەتی عێراقدا. باشە بەس پێ دوایە ئەوەی کە سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی دوانێکی داوە دەڵێ داهاتی ڕاستەقینە خەرجی لەگەڵ ژمارەی موچەخۆران هەمومان داوە بە دوانی چاودێری دارایی عێراق لە کوردستان پەرلەمان و خەڵک دەزانێت تا بڵێن داتا و شت بدەن بە عێراق تا ئێستا داتاکان ئەوەی وەکو ئەو داتایانەی کە تەسلیمی حکوومەتی عێراقیان کردووە لە لای هاوڵاتیانی هەرێم و پەرلەمانی هەرێمی کوردستان ڕوون نییە لە کاتێکدا کە دەبێت پەرلەمانی هەرێمی کوردستان یاسای بودجەی ساڵی 2020 پەسەند بکا بۆ هەرێمی کوردستان پێشەوەی ئەو داتایانە تەسلیمی بەغدا بکرێت. پێشتریش لە چەند چاوپێکەوتنێکدا باسی ئەوم کردووە کە حکوومەتی هەرێم نەک تەنها هاوڵاتیان و پەرلەمانی لە تاریکی داهێشتۆتەوە سەبارەت بۆ داتانەیە تەنانەت ئەوانەی کە ئەیانەوێت لێ کۆڵینەوە ڕێسێرچ لەسەر ئابووری هەرێمی کوردستان بکەن تەنانەت ئەوانش یعنی محەیر ماون لەوەی کە ئایا ئەم داتانە لەکوێیەت ئاخر چ داتایەکەیە تا
لەسەر ئەو بنەمایە لێکۆڵینەوە هەڵسەگاندن و شیکاری و شرۆڤەکاری بۆ ئابووری هەرێمی کوردستان بکرێت. سوپاس دەکەم مامۆستادارە سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دەمەوێت سەرنجی بەڕشت بزان بەسەر شاندەکەی حکوومەت هێرێم بۆ بەغداد ئەوەی کە ئێستا دیارەتەنە لەگەڵ دیوانی چاودێری دارایی کۆبوونەتەوە و باز دەوێتێش کە گەڕابنێتەوە پێ دوایی جەنجامێکی هەبوو بێت یاخود قسە لەسەرەوەی زۆر جار بۆچی سەرۆکی حکوومەت بڵێن لە ماوەی کابینەکەی مستەفا کازمی سەردانێکی بۆ بەغدا ئەنجام نەداوە لە کاتێکا دەیان سەردانیان بۆ دەرەوەی وڵات ئەنجام داوە زەرورنی لەم بارودۆخێک سەردانی عێراق بکرێت لە ئاسی باڵا بۆ چارەسەری کێشەکان بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ بەڕێستان سڵاو لە بینەرە بەڕێزەکان دیارە ئەمە یەکەم جار نییە وەفتی کوردی کە دێتە بەغا و چەند جارێکی تر وەفت هاتووە و دوای کۆبوونەوەکانی زۆر جار لەوانەیە بڵین جۆرێک لە مژدەیان بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان داوە کە زۆرە لە ڕێککەوتن بووە بەڵام بەداخەوە ئەتوانین بڵین بەرئەنجامێکی وای نەبووە یان لە ڕنگدانەوەیەکی وای بەسەر ئاستی پەیوەندیەکانی حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمانە بووە ئەتوانی بڵێن جۆرێک لە بێمتمانەیی بەداخەوە لەلایەن هەردوو لایە دروست بووە ئەوش بەوەی کە لە ڕابردووە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغا جۆرێک لە هەڵکشان و داکشان یا بەرزە و نزمی بەخۆیەوە بینیوە دوجار ئەوەی کە مای نیگەرانیشە هاوڵاتیانی هەرێمی کوردستان باجەکەی ئەدەن بە دڵنیاییەوە ئەتوانین بڵین ئەمە وەکو وتم یەکەم جار نییە کە کوردستان دێتە بەغا بەڵام بەڕاستی ئەبێ دەسەڵاتدارانی کورد و بە پلەیەکیش لاەنە بەرپرسە پەیوەندیدارەکان و حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە جددی لەسەر خەت بن بۆی پەیوەندیەکانیان لەگەڵ حکوومەتی ناوەندیا بەهێزکەن چونکە بە دڵنیاییەوە کۆمەلگای نێودەوڵەتی و هەموو دۆستەکانمان لە دەرەوە لە ناوە پێمان ئەڵێن پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ناوەندا کێشەکانی چارەسەر بکە و جۆرێک لە شەفاف لە داهاتە جۆرێک لە ڕازگۆیی لە پەیوەندیەکانە جۆرێک لە دڵسۆزی و خەمخۆری بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەخەرج بدرێت چونکە بەداخەوە ئێمە لە ڕابردووە زۆر جار مژدەش بدرا بە خەڵکو و کۆنگرێ ڕۆژنامەگەریش بەسترا و کە ئەلا ئاساس لێک تێگەیشتێکی باشەیە بەڵام هەموو مانگێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەستیان لەسەر دڵیانە ئایا 200 ملیارەکە دێ لە بەغاوەیان نایە ئەگەر نایە حکوومەتی هەرێمی کوردستانیش بەداخەوە جۆرێک لەگەڵ ئەو هەموو داهاتی هەیە ئێستا نرخی نەوت بەرز بۆتەوانە داهاتی خاڵە سنووریەکان زۆرە و باج و خەراجی ناوخۆ زۆرە بەڵام ئەی بینین کە موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەداخەوە لە کاتی خۆیان نادرێ وها ڕۆژ بە ڕۆژ قەیرانەکان لە هەرێمی کوردستانە زیادەکەن لەبەر ئەوە ئەتوانین بڵین هیچ دڵخۆشیێکی وانە کە دڵمان خۆش بێ بەوەی کە ئەم وەفدانە سەرکەوتوو بوون وەربەرەنجامێکی ئەبێت چونکە لە ڕابردووشە ئەتوانم بڵم بەڵێنی زۆر درا لەلایەن هەردوو لاوە بەڵام بەداخەوە دوجار قەیرانەکان زیادی کرد متمانەکان زۆرتر بوون و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەردەوام باجی ئەم پەیوەندی ئاڵۆزەی نێوان هەردوو لا دەدەن باشە بەس مامۆستا سەبارەت بە بڵین لە ئاستی باڵایە بۆچی سەردانی بەغداد ناکرێ ئەوە زیاتر لە نزیکەی 4 مانگە بڵین بڕیاری دادگای فیدراڵی دەرچووە هەرتەنا بەیاننامە دەرکردنە بۆچی لە ئاستی باڵا سەردانی بەغداد ناکرێت بە تایبەتی سەرۆکی حکوومەت کە باز دەوەکەم و بریارەکان لایەوە هۆکارەکەی چییە لە کاتێک ئێمە دەبین چەندین سەردان بۆ دەرەوە دەکەن هەتا بۆ سەرۆکی ئیمارات دووەفت بۆ پرسەکەی سەرۆکی ئیمارات لە شەو ڕۆژێکدا چوون بۆ ئیمارات بەدڵنیاییەوە پێویستە دەسەڵاتدارانی هەرێم و کەسی یەکەم لە هەرێمی کوردستان زۆر بەجددی لە بیری ئەم باشکردنی پەیوەندیەکان بێ لەگەڵ حکوومەتی عێراقیە منیش ئەوە پرسیارە بەڕاستی لەوانەیە سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە زیهنیانە بێت و بچێ ئەمان ئامادە بن پەیوەندیەکانیان لەگەڵ وڵاتانی دراوسێ لەگەڵ وڵاتانی دەوروبەرە بەڕاستی بەهێزکەن بەڵام بۆ ئامادە نەبن لەگەڵ حکوومەتی عێراقیە کە کۆمەلگای نێودەوڵەتی وا مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان ئاکا هەمیشە ئەویان پێوتون وەنیان شاردوێتەوە لە هەموو کۆبوونەوە و نێودەوڵەتی و ناخۆییەکانە لە هەموو مەحافلەکانە وتویانە ئێمە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان ئاکەین لە چوارچێوەی عێراقێکی فیدراڵی یەکگرتوودا کەواتە ئەبێ هەنگاوی یەکەم دەسەڵاتدارانی کورد ئەگەر بیانەوێ جۆرێک لە زەمانەت یا گرنتی بۆ بژێوی هاوڵاتیان دروست کرێ ئەبێ لەگەڵ حکوومەتی عێراقیە پەیوەندیەکانیان بەهێزکەن و ئەو کێشانەی کە هەیە پەیوەندی بە ڕاستە لەوانەیە پەیوەندی بە هەردوو لاوە بێ بەڵام لای کەمی جۆرێک لە نیازپاکی لەلایەن هەرێمی کوردستانەوە هەبێەوە جۆرێک لە شەفافی هەبێ لە
ئەوەی کە بە ئەتوانین بڵین گرفتەکان بەردەوام زیادەکاوە ئاڵۆزیەکە ئەو نەبوونی متمانەیە ئەو جۆرێک لە جۆرەکان ئەو لێدوانە دژبەیەکانەیە تۆ لە بەغا کۆنگرێ ڕۆژنامەگەریە بەستی و ئەڵێ رازین بەم ڕێکەوتنە و بەوەی کە بانقێک دروست بکرێ بۆ داهاتی نەوتی و بۆی کۆمپانیایەک سەرپەرشتی نەوتی هەرێمی کوردستان بکە بەڵام کاتێک ڕۆیتەوە هەرێمی کوردستان تانە لە بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەدەیەوە جۆرێک لە جۆرەکان دژایەتی خۆت بۆ بڕیارەکانی حکوومەت و دادگای عێراق دەرەبڕی بە دڵنیایەوە ما بێتە مای زیانێکی گەورە بۆ داهاتووی هەرێمی کوردستان نەکرد بۆ مەسەلەی بودجە و بۆ مەسەلەی شایستە داراییەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دوور نییە دوجار مەترسی گەورەترش ڕوو لە قوارەی هەرێمی کوردستان بکە ڕوو لە ئەوەی کە ئێستای بین بەداخەوە جۆرێک لە جۆرەکان هەرێمی کوردستان بەردەوام لە بەردەمی هێرش و مەترسیدا بووە ئەی ئەگەر خوا نەخواسە وەگە و کارە ساتانی کە لە ڕابردووە ڕوویاندا وەکو ساڵانی ڕابردوو ئەگەر شتێکی لەو جۆرە ڕوودا لەبەرەوە دڵسۆزی کورد ئەوانن کە خەمخۆرانە و دڵسۆزانە بە نەخشە و بە پلانەوە ڕاستگویانە دێن بەڕاستی گفتوگۆ ئەکەن لەگەڵ حکوومەتی عێراقیە و بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێش بە بەرژەوەندی کۆمپانیاکان و لایەنە سیاسیەکان و کەسانێکی دیاریکراوەخەن بەداخەوە ئێمە زۆر جار لە بەغا ئەو گلەیە ئەکەین ئەوەندەی شەڕی پۆست و پلە و پارە و داهاتی حیزبی و شخصی ئەکرێ هێندە شەڕی قوت و بەرژەوەندیەکان و شایستە داراییەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناکرێت لەبەرەوە بەداخەوە بەڵێ دەگرێم وڵات مامۆستا دوای لەسەر ئەوش قسە دەکەین ئایا ئێوەکو پەرلەمانتارانی کورد ئێستا لەم خولەی چەمانگێکەیە لەگەڵ حکوومەتی هەرێم یاخودی زیاتەیەک بەیەوە دەدەن کە ئێوە قسە لەسەر داتاکانی هەرێم بکەن و بیکەنە بەڵگەیەک بەوەی کە بڵین پارەکە لە بەغداوە بێت دەگرێم وڵات دکتۆر سەبارەت بە بڵین نەچوونی بەرپرسانی باڵای هەرێم یاخود هەڕەتکردنەوەی ئەم بڕیاری دادگای فیدراڵی کارگەری خراپ بۆ هەرێم دروست دەکات ئەوەی کە تا ئێستا دەڵێن پابەند نابن لاسێر چوار سەرۆکایەتێکە کە یەکێتی و بڵێن گۆڕان شتێدا بەشدار هەر ئەمایان ڕەت کردوێتەوە بڕیارەکەی دادگای فیدراڵی بەفەرمی بەو پێی کە پەرلەمانێکی کارانیە پەرلەمانی هەرێمی کوردستان پەرلەمانێکی کارانیە و زۆربەی دەسەڵاتەکان بە تایبەتی دەسەڵاتی سیاسی و ئابووری و هەروەها قەرارە حکومەکان لە دەستی سەرۆک وەزیران و هەروەها سەرۆکی هەرێمدا ماوەتەوە لەبەرەوە هەج بڕیارێک یاخود هەر ڕێکەوتنیە کە لەگەڵ بەغدادا بکرێت لە ئاسی خوارەوە سەرۆک وەزیران و سەرۆکی هەرێم پێم وا بێت دایما لە هینی ئەوەدایە کە هەڵوەشێتەوە ینی لەو ئەگەریەوەدایە کە هەڵوەشێتەوە یاخود حکوومەتی هەرێم پابەند نەبێ بە جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنەوە لەبەرەوە دووبارە ئەم قەیرانانەی کە ئێمە پێیاڕۆین ئەم دڵە ڕاوکی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەموو مانگێک پێدا دەڕوات دووبارەیە بێتەوە لەبەرەوە هەتا لەو ئاسە باڵایەیە بڕیار نەدرێەوە ڕێکەوت نەکرێت لەگەڵ بەغدادا من پێم وابێ ئەمە وەکو یاریەکە بەردەوامە بێ و هەموو مانگێک هاوڵاتیانی هەرێم دەکەونە ئەو دڵە ڕاوکی کە ئایا حکوومەتی بەغداد مەرحەمەتە نوێنێ و بەشە بودجەی هەرێمی کوردستان بنێرێ یاخودنا ئەمە لەلایەکەوە من پێم وایە بە بۆچوونی خۆم حکوومەتی هەرێم و بەرپرسانی حکوومەتی هەرێم پیان وایە کە عێراق فیلد ستیتە یعنی دەوڵەتێکی فاشیلە و پیان وایە لە کۆتاییە ئەم فاشیلیەتی بەغداد بێتە هۆی ئەوەی کە فرسەتێک بۆ هەرێمی کوردستان هەڵکەوێ بتوانێت لە چەند ڕوویەکەوە سەربەخۆ بێ ئەگەر بە دیفاکتۆ سەربەخۆ بێ و نەوەک لە ڕووی یاسایەوە سەربەخۆ بێ بەڵکو بە شێوەی بە ئەمری واقع سەربەخۆ بێ لە هەمان کاتیشا کە پیان وایە کە حکوومەتی بەغداد فاشلە بەڵام لە کاتی قەیرانەکاندا وەکو قەیرانە دارایەکەیان هانای بۆ دەبن لە کاتێکا کە حکوومەتی عێراق حکوومەتێکی سیستماتیکە ڕاستە گەندەڵێکی زۆر هەیە بەڵام موسساتیە ئەمە یەکەم دووەمیان حکوومەتێک خاوەن سەروەریە دەتوانێت لە کاتی قەیرانەکاندا پەنا بۆ ناوەندە نێودەوڵەتەکان بەرێ ئەم جۆرە پێناسەکردنی حکوومەت بڵێم لێپرسراوانی حکوومەتی هەرێم بەرە بۆ بەغدا گیاندونی تێ و قەناعەتی کە پێویست بۆەوە ناکا ڕوبەڕووی حکوومەتی عێراقی ببنەوە و ڕێکەوتنیکی کۆنکرێتی لەگەڵدا ئەنجام بدەن ئەمەی شوای کردووە کە
دووبارە خەڵکی لە دڵە ڕاوکیا بژێت و هەروە حکوومەتی هەرێم بکرێتە بەردەم ئەو ڕیسکەی کە ئایا نرخی نەوت لە بازارەکانی جیهاندا چەندە لەبەرەوەی ئەمە ئابوووریەکەمان فرەچەشن نییە تەنها پشمان نەوت بەسووە لەبەرەوە هەموو جارێک ئەگەر بەرزونزمێک لە بازاری نەوتدا ڕوودات ئێمە یان ڕوبەڕووی قەیران دەبینەوە یاخودەوەی بۆ مودەتێکی کاتی حکوومەتی هەرێم توانایەوەی دەبێت کە بودجێ دابین کات هەم بۆ فەرمانبەرامن و هەم بۆ پرۆژە ئیسمارەکان بەڵام ئەمانە هەمووی کاتین. باش بەس لەسەر نەوتەکە ئێستا بڵین دوێنێش نامیکێکی حکوومەتی هەرێم بڵاو کرابەوە باسی لەوە کردووە کە دوو کۆمپانیا دروست بکرێ کۆمپانیای دۆزینەوە بازارکردنی نەوت کۆمپانیای دەرهێنان و دۆزینەوە لەگەڵ کۆمپانیای بازارکردنی نەوت بە پیاسی نەوت و غاز دەبوو 2007 دروستکرابن پێ دوای بڕێرەکەی دادگای فیدراڵ دەتوانن ئەمانە بکەن یاخود ئێستا خۆی وەزارەتی نەوت جاری پێش و کات بۆ ئێرە وەفدەکەی وەزارەتی نەوتی عراقی کات بۆ ئێرە لەسەرەوە ڕێکەوتن کە کۆمپانیایەکی تایبەت وەکو کۆمپانیای نەوتی باکوور تایبەت بە نەوتی هەرێمی کوردستان دروستکەن دەقی مادەی 112 دەستوری عراقیش ڕێگە بە هەرێمی کوردستان دەدات کە کێڵگەنەوتەکان بەڕێوەبرێت نەوەک داهاتەکەیان بەڕێوەبرێت یعنی بۆی هەیە هەرێمی فرۆشتن و هەناردەکردن و بەڕێوەبردن و دەرهێنانی ئەو نەوتە لە ئەستۆ بگرێ وەکو ئەقلیمێکی سەربەخۆ وەکو ئەقلیمێک لە ناو عراقدا ئەقلیمێکی فدراڵی عراق بەڵام داهاتەکەی بە پێی مادەی 112 دەستوری دیاری نەکردووە کە توانای بەڕێوەبرنی و داهاتیشیە یاخودنا بەڵکو داهاتە دەبێت مادەم ئێمە بەشە بوو جەمان لە عراقەوەیەت دەبێت ئەم داهاتە بگەڕێتەوە بۆ حکوومەتی عراقی و دووبارە لێەوە دابەش بکرێت تەوزیعی مەناتیقەکان کرێت مەزمنی هەرێمی کوردستان لەبەر ئەوە دروستکردنی کۆمپانیایەکی تایبەت وەکو کۆمپانیای کۆمۆ یا سۆمۆ عراقی و کۆمۆ کوردی بێ بۆ بەڕێوەبردنی نەوتی هەرێم ئاساییە بەڵام بە بازارکردنەکەی ئەویان دەکرێتە سوی کۆمپانیای سۆمۆی عراقی چونکە دەبێت داهاتەکان هەمووی بگەڕێتەوە بۆ ناوەند دووبارە لەوێ تەوزیعی ئەقالیمەکان و پارێز محافەزاتەکان بکرێت حکوومەتی هەرێم لەوایاندا دەتوانێت باوبەشی دارە بن دەبێت باوبەشی بکرێت چونکە وەکووتمان ئەم نەوتە ئەگەر بەڕێوەش ببرێ و دەریش بێنرێ پێویستی بەناردنە دەرەوە هەیە لەبەرەوە بازارکردنەکەی دەکرێتە سوی حکوومەتی عراقی لەبەرەوە هەموو کارەکان لەبەرەوە بەڕێهێنانەوە تا هەناردەکردنی دەبێت باوەشی بکرێت لەگەڵ بەغدا. سوپاس دەکەم مامۆستا دارە سەبارەت بە داتا و ئامار ئێوەکو پەرلەمانتارانی کورد بڵین لە بەغداد هیچ داتا و ئامارێکتان پێدەدرێت چکان بڕۆ سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران باسی لەوە کردبوو کە داهات و خەرجی و ژمارەی موچەخۆرانیان داوا بە دیوانی چاودێری دارە یاخود هەمانگەیە لەگەڵ پەرلەمانتارانی کورد لە بەغدا حکوومەتی هەرێم ئێمە ئەوەی تا ئێستا کە ئەم ماوەیە لە بەغاین بە تایبەتی کە پەرلەمان دەست بەکار بووە و کۆبوونەیەک لە دوایەکان یەکاوە لیژنە هەندپێیەکان دەست بەکار بوون وەکو پەرلەمانتارانی کورد دیارە من وەکو خۆمان قسەکەم نازانم ئایا ئەم زانیارانە لای پەرلەمانتارەکانی بۆن منە بەرادەرانی پارتی دیموکراتی کوردستان ویشی نیشتیمانی کوردستان هەیە بەڵام بە دڵنیایەوە لای ئێمە هیچ زانیاریەکمانی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە و لەلایەن پەیوەنددارەکانەوە پێ نییە و نەک ئەوە بەتوانم بڵێم جۆرێک لە بەداخەوە ئەو پەرتەوازەیەی کە ناکۆکەی کە بۆتە هۆکار لەسەر پەرتەوازەی ناوماڵی کوردی بەتایبەتی لەسەر کۆتی سەر و کۆمار و هەندێک ئەو تێبینیانی کە هەیەە جۆرێک لە جۆرەکان ئەتوانین بڵێن کاریگەری هەبوو لەسەر پەیوەندیان و هامانجی لە کوردیەکان لە بەغادا لەبەرەوە هیچ جۆرێک لە داتا و زانیاری لای ئێمە نییە بە دڵنیایەوە تەنها ئەوەیە گەریەکێک لە هاوڵاتیانەوە جۆرێک پێوان باشە بەس بەڕێز دەندامی لیژنەی یاساییشی دوای و بڕیاری دادگای فیدراڵی ئێستا بڵین دۆخەکە چی بەسەر سەبارەت بە نەوت وەلایەن عێراقیەکان ئێستا بۆ چوونیان چۆنە هەمویان لەگەڵەوەدان جێبەجێ بکرێ بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەوەندێک کێوە بەداچوون دانیشتدان کردەبێ بەڵێ هەموو ئەتوانم بڵێم نەکرد ئێماوە بەڵکو هەموو لایەنە سیاسیەکان و هەموو هاوڵاتیانی عێراقەوانە ئازانن کە بڕیارەکانی دادگای فیدراڵی ئەبێ هەموو کەس پابند بێ بۆیان و هەروەها مەجای تانەدانیشی بۆ نییەوە بێت تەنڤیز بکرێت ئەوەی ئەو جیهەتەش کە ئەم بڕیارانە دادگای فیدراڵی
تەنفیزەکە بریتێ لە حکوومەت ئیتر ئالێتی تەنفیزکردنەکەی چۆنە دیارە ئەو شاندە یەکەم جار کە هاتن گفتوگۆیان کرد لەسەرەوە بۆیە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندیە لەگەڵ حکوومەتی مرکزیە جۆرێک لە تێگەیشتن و لە هەماهنگ و تەوافق و تەنسیقە بێ بۆ ئەوەی ئەم بڕیارە لە بەرپەرۆندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکرێت. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان وەلایەنە دەسەڵاتدارەکان بە تایبەتی ئەوانەی کە دۆسیە و مەلەفی نەوتیان لایە ئەگەر بە ژیرانە مامەڵە لەگەڵ ئەممایە نەکەن دوجار ئەتوانین بڵین چونکە ئێمە بمانەوە نەمانەوێ عێراق پیادەیەکی هەیەوە لە کۆمەلگەی نێودەوڵەتیا دامپێنراوە. من لێرە پرسیارشکە ئەکەم لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان مان بۆ ئامادە نەوتەکان لە ڕێی تورکیا ئەو بفرۆشن بە سعرێکی هەرزانتر کە بەردەوام قەیرانیشیان بۆ دروستە بێ بۆ موچە و ئەو پرۆژەی سەربەخۆی ئابوورەی کە ڕایانگەیان بەداخەوە سەری هاوڵاتیانی هەرێمی کوردستانی خوار بە قەیرانی زۆر گەورەی دروست کرد بۆ لەگەڵ حکوومەتی عێراقیان ڕێک ناکەون نەوتەکە لێرەوە بڕوە لە کاتێکاتەوە بە سەری بازاری نێودەوڵەتی دەیفرۆشتی و ئەو کاتە حکوومەتی عێراقیش جۆرە لە جۆرەکان هیزم و بەڕێکی بەدەستەوە نابێ بۆ ئەوەی کە مانگانە نەتوانێت بودجە یان شایستە داراییەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بنێرێ بەداخەوە جۆرێک نازانم ئەمە ئایا لە پێناوی جۆرێک لە کۆمپانیای تایبەتە کۆمپانیای شەخصیە کۆمپانیای حزبی دیاریکراوە یان جۆرێک لە جۆرەکان ئیتیفاقێکەیە کە ناتوانن پابەند نەبن پێوەی دوجار بەداخەوە توانین بڵێین هاوڵاتیانی هەرێمی کوردستان باجەکەیان داوەوە ئەو قەیرا زنجیرە قەیرانەیەک لە دوایەکە یعنی ئەمە لەکوێی دنیاە هەیە ئێستا تۆ لە عێراقێکای بنزین لە کەرکووک بە 450 بەڵام لە سلەیمانی و لە چەمچەماڵ و لە هەولێر و لە دووهۆک لە پشت 1000 دینارەوە بێ. یعنی ئەمە توانین بڵین قەیرانەکان بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لەبری ئەوەی کە بانگەشایان بۆ کرد لە کاتی پرۆسی هەڵبژاردنە کە ئایانەوێت لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نابن شەڕی قوت و شایستەدارەکان و موچەخۆران و هاوڵاتیان و جوتیارانەکەن بەداخەوە کە دێتە سەر ئەرزی واقع شەڕی بەرژەوەندەکانی خۆیانەکەن. لەبەر ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت سەرپێچی بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراق و ئەگەر سەرپێچی بکە من بە دڵنیایە پێتان لەم دوجار هەرێمی کوردستان باجەکەی ئەدا و زەرەری گەورەتر ئەەکەین چونکە ئێمە هەموو کۆمەلگای نێودەوڵەتی پێمانەڵێ لە چوارچەوەی عێراق ئێمە مامەڵە لەگەڵ ئێوایەکەین و ئەمان پێم وایە خەڵکە نخبەکە و هەروەها لایەنە بەرپرسەکان نوێنەری وڵاتان هەتاکو نوێنەری نەتەوەی گرتوەکان لە عێراق زۆر بەڕاشکاوی ئەمەی بابە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان وتووە کە ئێوە ئەگەر بە هەستیاریەوە مامەڵ لەگەڵ ئەم دۆخەیانەکەن هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانی تریش دەبێتەوانێت. لەبەرەوە بەڵێ بەس مامۆستا سەبارەت بەلایەنەکان ئەوانەی کاوپەیمانی پارتیشن جگە لەوانەی کاوپەیمانی یەکێتیشن هەمویان لەگەڵەوەن کە بڕیارەکە جێبەجێ بکرێ چکاوە لە دەرگای فیدراڵی ڕوونە کە سەدیرەکان هەتا ئەوانەی کە بڵین سونەشن دەنگیان پێدا بوو بەس وەکو کوتلەی سەدری کوتلەکانی تر لەگەڵەوەن کە بڕیارەکە جێبەجێ بکرێ ئەوەندەی کەیەوە توێشتان کردبێت لە ناو پەرلەمان لە کۆبوونەوەکان. ئەگەر من بە دڵنیایەوە ئەمە ئەڵێم کە هەموو لایەنە سیاسیەکان لە عێراقا چۆنەڵی پابەندی بڕیارەکانی دادگای فیدراڵین و داکۆکین لەسەر جێبەجێکردنی و داواشی ئەکەن و ئەگەر جۆرە لە جۆرەکان کورد هەر ئەم بڕیارە پێ ڕازی نەبێ و جۆرە لە جۆرەکان بەنایەکایی لە قەڵەمدا دوور نیە دوجار لێکەوتەی تەرێنیستی هەبێ بۆ هەرێمی کوردستان. لەبەرەوە هەموو لایەنەکان بەبێ جیاوازی پابندن بە بڕیارەکانی دادگای فیدراڵیەوە. لێرە گرفتەکە لەوەدایە لایەنێکی سیاسی بۆ نە ئەگەر بڕیارێکی دادگای فیدراڵی لە بەرژەوەندی خۆی بێ ئەڵێ ئەمە شتێکی باشە و دادگای فیدراڵی پابندی پێوەی بەڵام بڕیارەکە ئەگەر لە بەرژەوەندی خودی خۆی نەبێ ئەڵێ پابند نیم پێوەی. لە کاتێکە عێراق بە هەموو ئەو حاڵەتەی کە هەیەی بە هەموو ئەوەی کە حکوومەت دواکەوتووە و قەیرانی جۆرێک لە پەرتەوازەی نێوان لایەنەکان هەیە و جۆرێک لە پەرتەوازەی ناوماڵی لایەنە عێراقیەکان هەیە بەڵام لێرە ئەتوانین بڵێن دادگای فیدراڵی ئەو شوێنەیە کە کێشەکانی لێ یەکلا ئەکرێتەوانێ و هەر بڕیارێکیشیدا هەموو لایەنەکان و هەموو لایەنە سیاسیەکان پابندن پێوەی بە دڵنیایەوە ئەبێ هەرێمی کوردستانیش پابند بێ بە بڕیارەکانی دادگای فیدراڵیەوە چونکە ئەگەر پابند نەبێ وەکو وتمان دوجار لەوانەیە ئەمە سەر بکێشێ چونکە داوای جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای فیدراڵی ئەکرێ و ئەبێ حکوومەتیش هەستێ بە مەرکە لەبەرەوە ئەگەر هەمانجی نەبێ لەوانەیە بە جۆرێک جێبەجێ بکرێت کە دوجار هەرێمی کوردستان و دەسەڵاتی داری
حکوومەتی هەرێمی کوردستان زیانی لێ بکە. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر سەبارەت بە هۆکاری نێگەیشتن بە ڕێکەوتنی یاخودەوەی ئێستا حکوومەتی هەرێم بەردەوام ڕەتی دەکاتەوە نهێنیەکەی لە چیدا خۆی سێمە دەبینین بۆ هاوڵاتی لە دوای کە نەوت سەر بەخۆ فرۆشراوە موچەخرا بووە خزمەت گوزاریە بێکاریە نهێنیەکەی لە چیدا کە دەسەڵاتداران ئامادە نەبن تەسلیمیکەن بۆ نمونە یاخود بە هاوبەشی دۆسێکە بەڕێوە ببرێ پێم وا بێ پەیوەندی بە دوو شتەوە یەکەمیانەوەیە کە دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێم هیچ مرۆڤەتێکیان تیادا نییە بۆ ئیتفاق لەگەڵ عێراقدا بکەن دووەمیان پەیوەندی بە شێوازی ئەو گرێبەسانەوە هەیە کە حکوومەتی هەرێم لەگەڵ کۆمپانیا بیانەکان کردوێتی لەگەڵ بە جیاوازە لە شێوازی ئەو گرێبەسانی کە حکوومەتی عێراقی لەگەڵ کۆمپانیا نەوتەکانی دەرەوە کردوێتی کە ئێستا لە حقوولەکانی نەوتی عێراقایشەکەن زیاتر ئەو گرێبەسانی کە لە بەغداد کراوە گرێبەستی خزمەت گوزارین ئەوانەی کە لە هەرێمی کوردستان کراوە گرێبەستی هاوبەشن واتە بە نسبەیەکی زیاد یاکەم ئەو شەریکانی کە لە هەرێمی کوردستانی شەکەن قازانجیان زیاترە بە دڵنیاییەوە چونکە ئەوانی پشتی خۆیانیان هەیە لەو نەوتەیە کە دەیفرۆشن ئەمە ئێستا داتای حکوومەتە دەڵێ 150 بۆ خەرجی و تێچوونە لە 140 بۆ حکوومەتە خۆی ئەگەر لە ڕووی ئابوووریەوە خوێندنەوە بۆ بکەوە پێ دەوترێت کفری ئابووری پێویستە ڕاستەخۆ و هینا ئەو پرۆسەیە ڕابگیرێت بۆ کفری ئابووریەوە چونکە تۆ لە سەرمایەکە هی تۆیە یعنی ئەگەر سەرمایەکە هی تۆ بێ و لە 150 بڕات بۆ و کۆمپانیایی کە وەبەرهێنانی تیاکە کەواتە تۆ قازانجەکە لە چیا بوو تۆ زۆربەی پارەکە نسبەیەکی زۆری ئەو قازانجەی کە هاتە چێ بۆ خزمەت گوزاریەکە کەواتە هیچ سفادەیەکی تیانە لە ڕووی ئابوووریەوە دەرهێنانی نەوتی هەرێم بەپی ئەو گرێبەستانی کە کراوە قابلی قبول نییەوە پێویستە دووبارە پێداچوونەوە بە گرێبەستەکان ئاکرێ ئەمەش داوای حکوومەتی عێراقیە لە حکوومەتی هەرێم ئەگەر حکوومەتی هەرێم پابەندی ئەم بڕیاری دادگای فیدراڵی نەبێت کە قابلی تانەن لێدان نییە حکوومەتی عێراقی دەتوانێت بە چەند ڕێگەیەک ڕێگری بێ لە حکوومەتی هەرێم یەکێ لەو ڕێگانە ئەوەیە کە کۆمپانیا بیانەکانی کە لە هەرێمی کوردستانی ئیشەکەن ناچار بکە بەوەی ئیعادەی گرێبەستکەنەوە لەگەڵ حکوومەتی عێراقیە و بایپاسی حکوومەتی هەرێم کەن واتە باز بەسەر حکوومەتی هەرێم دابدەن یاخود دەتوانێت ڕێگەی ناردنە دەرەوەی نەوتی هەرێم بگرێت چونکە لەو ڕۆژەوەی ئەم بڕیارە دەرچووە نەوتی هەرێم نەوتێکی نایاساییە واتە بە قاچاق خەبرێتە دەرەوە حکوومەتی عێراقی ئێستا لە بیری ئەوەیە کە لە ڕێگەی دادگای تەحکیم دادگای ناوژیوانی پاریسەوە حکوومەتی تورکی ناچار بکە بەوەی کە زیانی ناردنە دەرەوەی ئەو نەوتەی هەرێم بدات کە بە نەوتی عێراقش حساب بکرێت کە خەمڵاندویانە بە نزیکەی 26 ملیار دلار و ناچاری حکوومەتی تورکی بکات کە دەڵێن مانگی حوتە مانگی حوتی ینی مانگێکی ترە لە پاریس کۆبوونەوەی بۆ بڕاردان لەسەر ئەمە مانگی حوتە بەڵام پرۆسەکە دەمێکە دەستی پێکردەوە حکوومەت دەیتوانی ساڵی پار و پێرار بیزوڵێنە بەڵام بەهۆی ئەوەی کە چاوەڕانی ئەوە بوون کە ڕێکەوتنێکی سیاسی لەگەڵ حکوومەتی هەرێمدا بکەن و بەزیستەوەی دیارەڵێن وەزارەتی نەوتی عێراق کۆمەڵێک ڕێکاری گرتووە لەگەڵ کۆمپانیەکان قسەی کردووە لەگەڵ باڵۆزی تورکیا قسەی کردووە ئەو سکاڵی کە بەڕێزت باسەکەی لە پاریس دووبارە بڵێن جوڵان هەرێم خۆی چی کردووە هیچ چاوەڕێەوەیە کە حکوومەتی بەغداد مرونەتێک بنوێنەیە و ئیتفاقێکی سیاسی بکرێ بەڵام ئیتفاقی سیاسی تۆ بێ کارتەکانت بەقەوت بێ ئەو کارتانی کە لە دەستایە بەقەوت بێ تا ئێستا حکوومەتی هەرێم هیچ کارتێکی بەهێزی لە دەستانیە ئەو کارتە بەهێزی کە لە دەستیاتی ئەوەیە کە جۆرێک لە بەرزوو نزمی لە بازاری نەوتا هەیە لە عالەما ئەویش بۆ بۆنی شەڕی رووسیا و ئۆکرانیاوە کە ڕۆژ بە ڕۆژ نرخینەوە لە بازارەکان بەرزبوونیش لە سوودی خەڵک سوودی لێبینیوە ئەگەر لە 150 بڕات بۆ کۆمپانیەکانی دەرهێنانی نەوت و کۆمپانیا بیانەکان هیچ سوودێک بە هەرێمی کوردستان ناگەێنێ چونکە بەرزبوونەوەی ئەو نرخینەوت لە بازارە جیانەکاندا بە ناڕاستەخۆ کاریگەری سەربی لەسەر هەرێمی کوردستانەیە چونکە نرخی سلعەکانی کە بەرزەکاتەوە وەکو سلعی وەکو دانەوێڵە
تۆ حکوومەتی هەرێم و هاوڵاتیانی هەرێم هاوڵاتیانێکی بەکاربەرن هەموو سلعانی کە ئەیهێنن لە دەرەوە هێنرێت هەمووی بە تڕێلەیەنرێت ئەم ترلانە پێویستیان بە نەوت و غازە بۆی بگەنێرە پێویستیان بە بنزینە بنزین کە گران بوو واتە نرخی گواستنەوە گرانە بێواتە هەڵاوسان لە خواردن و لە شتومەکی کە دروستە بێ ینی بەناڕاستەخۆ کاریگەری سەلبیەکەی زیاترە لەوەی ئیجابەکەی زیاترە تۆ موچە نایی لە کاتی خۆیان لە هەمان کاتە نرخی کاڵا و شتومەک لە بازارە ڕۆژ بە ڕۆژ بەرزتر دەبێتەوە. سپاس دەکەم بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕینەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕە لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵنانی هەوا فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی. ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منەهێنا؟ زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت. نا لەوە بەهێزتریش هەیە. لاکێت فیلمی تۆڵی بە سیم 5 تێک 2 هەستە بڕۆ بەرە داگیرسێنە. کات ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە. ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە. دڵنیا بڵنینیە ئەو جوتسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەرگی نییە ژپسی نینی تامێکی لە یاد نەکراوە. هەموو شتێک تەواوە بڵۆ بە ڕۆژە زۆر باشە ئێستا لەسەر ڕێگای کڕین زانە و دوکانە گوڵە بە ڕۆژەیەیە شێرکۆ نەبێ نەیێنی بڵۆ بە ڕۆژی شێرکۆیان نەبوو. گڵۆ بە ڕۆژەی شێرکۆیە؟ بەڵێ هەر تامەکەی جارانی هەیە گوڵە بە ڕۆژەی شێرکۆ بە چامە خۆشەکەی جارە. لەگەڵ گوڵە بە ڕۆژەی شێرکۆ سەیرانەکەمان جوانتر بووە. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەمدێنرێت و بێمەوە حافیزەیە ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقیب بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت. دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەمدێنرێت. دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم. دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ
بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. مامۆستادارە سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدراڵی پێتان وایە باشە جێبەجێ بکرێت، سوودی بۆ وڵاتیان دەبێ یاخود بە پێچاوانەوە زیانی دەبەگەر جێبەجێ بکرێ بڵێن بڕیارەکە؟ هەمیشە مادام لە چوارچێوەی عێراقین و دەستورێک لە 2005 کە نووسراوەتەوە و ئەم دەستورە ئەتوانین بڵێن حاڵی زۆر ئیجابیتیایە بۆ هەرێمی کوردستان. ئێمە ئەگەر ناڕازی بن لایەنە کوردستیەکان بە بڕیارەکانی دادگای فیدراڵی، پێم وایە هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانێکی تر دەبێتەوانێت. لەبەر ئەوە هەمیشە ڕووداوەکانیش لە ڕابردووە ئەوەیان پێوتوین کە هەمیشە لێک تێگەیشتن و نزیکبوونەوە و هەماهەنگی و حیوار و گفتوگۆ بەرهەمی هەبووە. هەمیشە شەڕ و ململانێ و سیراع بۆتە مای ماڵوێرانی و ئاوارەیی و دەربەدەری و دواکەوتن و گرفتی گەورە. لەبەرەوە بە دڵنیاییەوە ئەگەر وەکو وتم تاکی دەکەمەوانێ ئەگەر بە ژیرانە مامەڵە لەگەڵ ئەم دۆسیانە نەکرێت لەوانەیە سەر پێشتێ بۆ بۆشتی نەخوازراو. لەبەرەوە بە دڵنیاییەوە ئێمە بۆ زۆر شتی فێربەیانی ئەبێ پەنا بۆ ئەم دادگای فیدراڵیە بەرین. ئەگەر جۆرێک لە جۆرەکانتانیمان حەقی کورد وەکو پێویست نادرێ یا مامەڵەی لەگەڵا ناکرێ، لەبەرەوە ناکرێت لایەنی کوردی خۆی پابەند نەبێ بە بڕیارەکانی دادگای فیدراڵیەوە، چونکە وەکو وتم ئێمە تاکە شتێک کە قوارەی هەرێمی کوردستانی هێشتۆتەوانەوە ئێستا توانین بڵێن دەستکەوتێکی گەورەشە ئەم بۆ کورد و بۆ کوردستان و بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەو دەستورەیە کە جۆرێک لە دانی بە قوارەی هەرێمی کوردستانە ناوە و مامەڵەیەکی دەستوریەکە. لەبەرەوە ئێمە ئەبێ سەرجەم لایەنە سیاسیەکان بەبێ بە جیاوازی بیرروڕاکانیانەوان هەمویان مکڕ بن لەسەر ئەوەی کە ئێمە لە پێناوی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە، لە پێناوی بەرژەوەندەکانی کۆمەڵانی خەڵکاوە، لە پێناوی شایستە داراییەکانە خطابمان یەخین تا بتوانین ئەو چونکە ئێمە گرفتی زۆر گەورەمان ماوە لە عێراقا. گرفتەکان خۆتان نەزان ئێمە ناوچەی جێناکۆکەکانمانەیە، شایستە داراییەکانمانەیە، خۆ بڕیارە هەر ئەم دۆسیەی نەوتەنیە بەیانی ئێمە حکوومەت تەشکیل بکرێ قسە لەسەر بودجە ئەکرێت دوجار بڕی دیاریکراوی شایستە داراییەکان بۆ هەرێمی کوردستان چی ئەبێ. ئێمە لەبەر ئەوە پێویستە پابند بین و چۆن هیچ لایەنێک لە عێراقا ناتوانێت قسەیەکی لەو جۆرە بکە بڵێ پابندی بڕیارەکانی دادگای فیدراڵی نیم. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە وەکوتم زۆر جار باس لەوە ئەکرێت کە ئەمام دادگایە قسەی لەسەر یا بڕیارەکانی قسەی لەسرە لە کاتێکا بەداخەوە وەکوتمان تۆ لە بڕیارێکا کە لە بەرژەوەندی خۆت بێ بڵێ ئەمە بڕیارەکە یاساییە و دەستوریە و هیچێکی باشە و شتێکیش لە بەرژەوەندی خۆت نەبوو قسەت هەبێ لەسەری و تانی لێ لەبەرەوە. بەڵێ ماوەسا بە سەبارەت بۆی کەوتە دەگەر هەر خۆی لێ بدزنەوە و جێوەجێ نەکەن شتی نەخوازرا و هەبێت شتە نەخوازراوەکە چیەوەندەی کێوە ئاگادار من لە بەغدایانی ئەگەری چیەیە دوجار تۆ چۆنەڵێ مبەرر ئەدەی بەدەستەوە بۆ ئەوەی ئەم بڕیارە جێبەجێ بکە. ئێ باشە دوجار هەموو بڕیارێک یعنی هەموو قانونێکە لە دنیاە دەرەچێ چێ تەنفیزیەکە حکوومەت تەنفیزیەکە. حکوومەت ئەگەر تۆ ئامادە نەبی لەگەڵ یان ڕێکەوتن بکەی و جۆرە لە جۆرەکان تەنسیق بکەیت بەو مانایی کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە بێ و دوور نییە بەیانی خۆم ئەمانش بیر لەوە بکەنەوە کە بە بەهێز دەست بەسەر بیرە نەوتەکان نابگرن، دەست بەسەر خاڵە سنووریەکان نابگرن. یعنی وەکو وتم تۆ لە مادەیەکی دەستوریان ئیشارەت بەوەکە کە نەوت لە هەر شوێنێکی عێراقا هەبێ داهاتەکەی بۆ سەرجەم هاوڵاتیانی عێراقا. یعنی ئێمە ئەبێ ئەم پرسیارە بکەین بۆ 200 ملیارەکە ئەبێ و هەموو مانگێ داوا لە بەغا بکەین بینێرە و ئەگەرنەی نێرێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابەش ناکرێ، بەڵام بۆ فرۆشتنی نەوت نابێ بڵێن عێراق داوا بکە، داوای بۆ نمونە بڕەکەی بکە، داوای گرێبەستیەکان بکە، داوای نرخی فرۆشتنی نەوتەکە بکە. ینی ئەم پرسیارە ئەبێ ئێمە بیکەین بۆ لایەنە کوردیەکان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە بێ لەگەڵ تورکیایە
یا لەگەڵ وڵاتێکی تر گرێبەسی نەوتی مۆر بکاوە ڕێکەوتن بکە و ئەگەر چی ئەم ڕێکەوتنش بە زیان بۆ ئاوڵاتیانی هەرێمی کوردستان و بۆ حکومت ناوبانجی حکوومەتی هەرێمی کوردستان و زنجیرەیە قەیرانی زۆر گەورەی بۆ دروستکردین بۆ ئامادەنی بی لەگەڵ حکوومەتی مرکزیە ئەمە هامانجی و لێتەگەیشت نەبێ. یعنی تۆ ئێستا هاوڵات حکوومەتی هەرێمی کوردستان هەڵێ ئێمە نەوتەکەمان لە بازارە بە نرخی هەرزانتر ئەدەین بە کۆمپانیا نەوتە جیهانیەکە، ئەی بۆ لە ڕێگای عێراقەوە نایدێ بە سعرێکی ئاو. لەبەرەوە ئەمە وەکوتم پابەند نەبین بەڕاستی تووشی گرفتی گەورەترە چونکە وەک تەکیدێکەکەینەوە ئێمە هەر کەسێک ئەبینین لێرە و هەر وڵاتێکی بیانیش ئەبینی هەر قونسوڵێتێک ئەبینی هەر نوێنەری نەتەوە یەکگرتوەکان ئەبینی هەمویان ئەڵێن ئێمە لە چوارچێوەی عێراق مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان هاکەین. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا دواتر دێمە وڵاتە. دکتۆر سەبارەت بەوەی کە ئەمڕۆ وەزیری دارایی عێراق جگەلەوەی کە باسی لەوە کردبوو دوای برارەکەی دادگای فیدراڵی هیچ بڕەپارەیەک نانێرن بوو باسی ئەوشی کرد بوو پرۆژە یاسای ئاسایش خۆراک ئێستا لە پەرلەمانی عێراقا هیچ پشکێکی بۆ هەرێم تێدا نییە بۆ هۆکارەکەی چییە؟ تا ئێستا و لایحە یاسایی کە لە پەرلەمانی عێراقدایە هیچ باسێکی لە هەرێمی کوردستان بەشە پشکی هەرێمی کوردستان لەو قانونە نەکردەوە. ئەوەی کە هەیە یاسای بودجەی ساڵی 2022 کە قەرار بوو دەنگی لەسەر بدرێ و دواخرا چونکە محکمەی اتحادی بڕیاری ئەوەی دا کە حکومەتە حکومەتی کاربەڕێکەرە حەقی ئەوەی نییە کە هیچ لایحەیەکی یاسایی تەقدیم بەم پرۆژە یاسایی تەنانەت بە پرۆژە یاسایی داعمی تاڕی لە ئەمنی غەزایی ئەمە خۆی پرۆژە یاسای حکومەت بوو بۆی وەکو دەرەچەیەکی یاسایی بۆ ئەوەی قەرەبووی تەخیربوونی پرۆژە یاسایی بودجەی ساڵی 2022 بکاتەوە. بەڵام محکمەی اتحادیەوەی یەکلایی کردەوە کە ئەم حکومەتە کاربەڕێکەرە بۆی نییە هیچ پرۆژە یاسایەک تەقدیم پەرلەمانکە. لەبەرەوە هاتن دەرەچەی کیان بدۆزیەوە ئەو بوو لە نێو پەرلەمانە 50 ئەندام پەرلەمانی امزایان لەسەر ئەم پرۆژە یاسایە کرد کە گوایە ئەمە پرۆژە یاسایەکە کەم ئەندام پەرلەمانانە ئامادەیان کردووە بۆی تێپەڕێن. ئەوەی کە دەبینێت لەم پرۆژە یاسایە بەی شێوەیەک باسی پشکی هەرێمی کوردستان نەکراوە. ئەوەی کە لە قەرارە لە بودجەی ساڵی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2022 دیاری بکرێ ئەویان پێوەستە بە ڕێکەوتنی سیاسی نێوان حکومەتی هەرێم و حکومەتی ناوەندی بەغداوە ئەمە یەکەم. دووەمشان پەیوەندە بەو بڕیارەی دادگای اتحادی دادگای فیدراڵی کە حکومەتی ملزەم کردووە و بەوەی کە دەست بەسەر بیرەنەوتەکانی هەرێمی کوردستان نابگرێ و دووبارە نەوتی هەرێم ئەگەر بە یاسایی بکرێتەوە دەبێت لە ڕێگەی حکومەتی ناوەندەوە بفرۆشرێ. باش بەڵام خۆ پێشتر باز دەکە کۆمەڵێک پەرلەمانتار باسییانەوە کرد بوو کە پشکی هەرێمی تێدایە تا ئەمڕۆ بڵێن وەزیری دارای عێراق وتی پشکی هەرێمی لێ نادەین چکە دیکیان وتیان مەسەلەی شایستی جوتیاران نازانم شایستی جوتیاران حکومەتی عێراقی ئێستا بە بۆنی ئەو قەیرانە ئابووری کە خۆراکی کە هەموو گیانی گرتوێتەوە کەوتۆتە بیری ئەوەی کە بەرهەبوومی جوتیاران کۆ بکاتەوە. ئێستا زۆربەی وڵاتانی جیهان بە تایبەتی وڵاتەکانی وەکو میسر و لوبنان و ئەو وڵاتانەی کە پشتیان بەستەوە بە دانەوێڵەی ئۆکرانی و رووسی هاتوون کۆمەڵک قانونی تایبەتیان داناوە بۆی ڕێگری لە چوونە دەرەوەی ئەو دانەوێڵە بکەن. حکومەتێکی وەکو حکومەتی مەسر دەوڵەتی مەسر لە سا 75 بەرەبوومی دانەوێڵەی لە ئۆکرانیا هاوردە کردووە چەندین ساڵە. لوبنان لە سا 80 دانەوێڵەی لە ئۆکرانیا و رووسیا هاوردە کردووە. عێراق ساڵانە پێویستی بە 2 ملیۆن تەن دانەوێڵە هەیە لە ئێستادا ئەوەی کە خەڵمێنراوە 700,000 تەن بەرهەماتوە لە ناو عێراقا. لەبەرەوە عێراق مەجبورە کە بەشە دانەوێڵێ جوتیارانی هەرێم بکرێتەوە. لەبەر هەمان هەوەشە کە هەر لە ئێستاوە بڕیاریەوە داوە کە شایستەدارایەکانی ئەم ساڵی گەنمی جوتیاران دابین کە لە کاتێکە هیچ ساڵانی 2016 دابین نەکردەوە.
مەسەلەکە پێوەستی بە زەڕوریەتیوە هینەکەەوە هەیە باشە پەیوەندی بە بەشە پشکی یاریێمی کوردستانەوە نیە لێ بەستا حکوومەتی نوێ پێگنێت پرۆژه یاسای 2022 نابێت کە ئێستا مانگی شێ ڕەنگە درەنگیش بێت دەرەچەیەکی یاسایی بدۆزرێتەوە مانگی شەش هێشتا وەکو حکوومەتی یاریێمە ئێمە لە ساڵی 2013ەوە بودجێک بەشە بڵم قانونێکی بودجەمان نییە ساڵانە پرۆژه یاسای پرۆپۆزەڵێکی بودجەمان نییە و کەس نازانێ باڵانسی خەرجی و داهاتەکانمان چەنە باش بوو ئاماژەت بە پرۆژه یاسای بودجەی هەرێمی کوردستاندا لە ساڵی 2013 حکوومەتی هەرێمی هیچ پرۆژه یاسایەکی بودجەی ساڵانەی نییە ئەگەر سەیری پرۆژه یاسای ساڵی 2013 حکوومەتی هەرێم کە دەبینی دەڵێت یعنی خەرجی و داهاتی ساڵانەی حکوومەتی هەرێم 15 تریلیۆن دەڵەوەی لە بەغداوە ئەوەی لە بەغداوە هاتووە 14 تریلیۆنە واتە داهاتی ناوخۆ و فرۆشتنی نەوت 1 تریلیۆنی بەدەستهێناوە حکوومەتی هەرێم لە داهاتی ناوخۆ و فرۆشتنی نەوت تەنها 1 تریلیۆنی بەدەستهێناوە ئەمە خۆی جێگەی پرسیارە لە هەمان کاتا و دۆکمنتی کە فەرمانگەی زانیاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی کردو لەم چەند ڕۆژەی ڕابردوودا ئاماژە بەوە کات کە تا ساڵی 2019 تهدیدی کردەوە داتانەی کە خچێتە ڕوو ساڵی 2019 لە ساڵی 2019دا داهات و خەرجیەکانی حکوومەتی هەرێم 14 تریلیۆن دینار بوو ساڵی 2019 هێشتا حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدادا کێشەیە بوو ئەو 14 تریلیۆنە لەکوێ هات کەواتە ساڵی 2013 کە نەوتیان فرۆشتووە بە ڕێژەیەکی زۆر بە پارەیەکی زۆر فرۆشیانە و کاتە داهاتەکە لە بەغداوە تۆ لێ دیار نییە ئایا و داهاتە چی لێ هاتووە یعنی ئەو داتانە لە تاریکیە کەس نازانێت لە ساڵی 2013 ئەو پارەی کە لە داهاتینەوە دەستکەوتووە بەچی سەر سوپاس دەکەم مامۆستادارە چەند پرسیارێکتر بە کورتی سوپاس دەکەم سەبارەت بە پرۆژه یاسای ئاسایشی خۆراک بڕۆ وەزیری دارایی عێراق وتبوو هیچ پشکێکی یاریی نادەن لەو پرۆژه یاسای بەم زوانە لە پەرلەمان پەسەند دەکرێت دیارە چەند ڕۆژێکە دوای کە خوێندنەوەی بۆ کرا لە پەرلەمان و ئەو پێشنیار و سەرنجارن لایەن پەرلەمانتارانەوە باسی لێوە کرا دیارە لیژنەی مالیە ئەتوانین بڵین ئابووری چەند ڕۆژێکە کۆبوونەوەی چڕوپڕ ئەکەن و پێم وایە ئەمڕۆ ئەوان ئەڵێن پرۆژه یاساکەتەوە بۆکو بەڕێزی شارت پێکرد قسە لەوە کرێکە هیچ شایستەیەکی دارایی بۆ هەرێمی کوردستان تیانە ئەتوانین بڵێن لەوانەیە لە ڕۆژانی ئایندە لە چەند ڕۆژێکی کەم ئایتر چوارشەمە یا پێنجشەمە بەیانی ئەوانە احتیمالە کۆبوونەوەی پەرلەمان بکرێت چونکە ئەمانە زانین لە دوای نۆی مانگەوە پەرلەمان ئەچێتە شووی فەسڵی تەشریعی خۆیەوانێ لەبەرەوە پێش ئەوە پێم وایە ئەیانەوێ پرۆژەکە دەنگی لەسەر بدرێ بەڵامی ترەوە کەوێتە سەر ئەوەی کە ئایا دەنگ ئەهێنێ یا دەنگ نایێنێ ئەوە ئەو ڕۆژە وەڵامەدرێتەوە بەڵام بەداخەوە وەکەوەی ئەمڕۆ گوێبیستی بووین کە بۆ هەرێمی کوردستان پرۆژەیەکی وایتانیا دانا ئاماژەیە بەوە کرێت کە شایستە داراییەکانی جوتیارانی ساڵانی ڕابردووی لێ بدرێت کە ئەوەش هەر شتێکی حکوومەتی ڕابردووە نەکەری ئەم بڵێن ساڵانی ڕابردووە لەبەرەوە بەداخەوە وەکو ئەمە گرفتێکی گەورەیە لەبەرەوە ئەبێ لایەنە کوردیەکان لە بیری ئەوەدا بن کە وریابن بە چۆنەڵی بە یەک تیم کار بکەن بۆەوەی ئەم پرۆژه یاسایە ئەم فترەی لە بەردەستماوە چی ئەکرێ لە بەرژەوەندی هاوڵاتیان تریسان بێ باشە مامۆستا زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە پێکێنانی حکوومەتەکە دوای نزیکەوە 8 مانگە سێ چوار ڕۆژ دەبێت 8 مانگ بڵێن هیچ بەرەو پێشچوونێک نییە بۆ پارتیوێکی دیش کە ناکۆکیان نەبوو هەر بە چەق بە سووی ماوەتەوە ئەوەی تا ئێستا هەستی پێکرێ بەداخەوە جۆرە لە جۆرەکان ئەو بنبەستە بەردەوامە بەڵام هەموو لایەنەکان کاتێک لێدوانە دەن وە قسە ئەکەن ئەڵێنە بێ بەرژەوەندی خەڵک پێچکەین و وەربیر لە حکوومەتکەین بەڵام تا ئێستا دەرچەیەکی وانی ئەگەرچی قسە لەسەرەوەی لە ڕۆژانی ئایندە مبادرەیەکێ بێ لەلایەن هەندێک لایەنەوە بەڵام شتێکی تازە نییە مبادرە لەلایەن لایەنی کوردیەوە یاخود بڵێن شیعە بە کورتی بێ سپاس نەجاری وایە لەلایەن لایەنی کوردیەوە دوای ئەوەی کە قسەیەکەیە کە پارتی دیموکراتی کوردستان ویشتی نیشتیمانی کوردستان جۆرێک لە نزیک بوونەوەیە بە گفتوگۆیەکەیە و جۆرێک هەندێک لە پەرلەمانتارە سەربەخۆکان ئەمڕۆ هاتوون بۆ هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمیان بینی بوو داوانش مبادرەیەکیان هەیە و دیارە قسەیەک لەسەرەوەشەیە کە لەلایەن هەرێمی کوردستانی شۆ مبادرەیەکەیە سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ وەرەزان
مامۆستادارە سێکانیانی ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغداوە هەروەها دکتۆر ئارەم قادر کۆکۆی پسپۆری یابووری زۆر سوپاس سوپاس بۆ بینێرانی ئەمڕۆ سوپاس بۆ هاوکاران بخواتان لەگەڵ